بەڕێکردنی ژیان لێرە سەختە. نزمی پلەی گەرما و ڕەشەبای بەهێز لە هاویندا کۆچەریەکانی ناچار بەجلی زستانە کردووە. ئێرە کوێستانەکانی سەرروکەن لە سنووری برادۆست. دەچینە ژێر ئەم ڕەشماڵە. مامحاجێک لێرە دەبینین و ماوەی 30 ساڵە لەم هەوارگەیە ژیان بەڕێ دەکات. کوێستان و گەرمانی وڵا قدمت ئیشا کوێستان و گارمانێکردنەوە تقریبی 30 ساڵە مەتەی نەب هەوارە ئەگە حیواناتە وانە قەتێ قاتیان چە ئیدارە بوون نینە هەم تشتندی گرانەوە پێی نایەتەکردن هەر لە خواردنە حیساناتە خواردە ماڵاتە. لە سنووری برادۆست زۆرترین کڕین و فرۆشتن بەو ئاژەڵانە دەکرێت کە لە وڵاتانی دراوسێ هاوردە دەکرێن. ئەم کۆچەریەش نیگەرانە چونکە ئەم ساڵ بۆ جەژنی قوربان تەنها 4 سەرمەڕی فرۆشتووە. ئێستا خواست زیاتر لەسەر ئەم ئاژەڵانەیە کە لە وڵاتانی دراوسێ بە نرخێکی هەرزان هاوردەی کوردستان دەکرێن. كما مفروتة بقرباني والله دو برانة مفروتينا تقدو مرة نينا لبقرباني تبي مري قلوبي تشتي هنجيش لجيرة مري زورة مري إيراني ويتي مري إيراني بيتن حتى مري إيراني بما مري مدكو السربي ئەمانە 15 ماڵی کۆچەری پارێزگای دهۆکن لە کوێستانەکانی برادۆست کاریان بە خێوکردنی مەڕووماڵاتە. ساڵانە نزیکەی 1500 ماڵی کۆچەریەکان بەرەو کوێستانەکانی برادۆست لە وەرزی هاوین کۆچ دەکەن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.